لە درێژەی کار و چالاشەکانیان دەزگای مرۆیی مام هاوکاری و کەلوپەلی پزیشکیان گەیاندا قەزای کۆیە و ناحیەی تاختاق. سەرپەرشتیارانی ڕێکخراوەکە ڕایانگەیاند هەوڵەکانیان بەردەوام دەبێت لە پێناو مرۆڤایەتی. دیارە لە چوارچەوەی هەڵمەتەی کە دەزگای مرۆیی مام دەستی پێکردووە لەم قۆناغەیە بۆ بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا، ئەمە بۆ جاری دووەمە ئێمە سەردانی شاری کۆیە و دەوروبەری دەکەین. لە ئێستا دەزگای مرۆیی مام لە سەرتاسەری کوردستان و ناوچەدابڕاوەکان بۆ بەمەبەستی پاڵپشتیکردنی کەرتی تەندروستی سەر لە نوێ سەرەتا سوپاسی ڕێکخراوی بەرزی مام دەکەین بۆیە کە ڕێکخراوێکە لە ئاسی کوردستان کە بە هەموو پێوەرێک بە هەموو یارمەتیاسێکە ئێستا دەورێکی سەرەکی دەبینێت لە هاوکاری مرۆیی و گەشە پێدانی تەندروستی و ئەو فەراغ و کە کارگوزاریانی یاخود خزمەت گوزاریانی کە لە کەرتی تەندروستیدا دەکرێت. دەزگای مرۆیی مام لە ماوەیەکی کەمی تەمەنی کارکردنیدا زۆر بەڕاستی سەرکەوتوانە توانیوێتی خزمەتێکی باش بە کەرتی تەندروستی لە زۆربەی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان و بگرە پارچەکانی تری هەرێمی کوردستانیش بکە. لەم زروفە کە قەیرانی تەندروستی و قەیرانی ڤایرۆسی کۆرۆنامان هەیە، بەڕاستی مای خۆشحاڵەیە کە دەزگای مرۆیی مام توانیوێتی بەو هاوکاریانەی کە لە وڵاتانی دەرەوە بە هاوکاری وڵاتانی دەرەوە دەستێکەوە و لەوانش کە لە خودی کاری دەستگاکەوە دەستی دەکەوێت، لە خودی هەوڵ و تێپۆشانی دەستگاکەوە دەتوانێت بەدەستی بێنێ، توانیوێتی خزمەتێکی باش بە کۆی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکە بەبێ جیاوازی ئایدۆلۆژی. بۆ یەکەمین جار بەڕێوەبەراتی تەندروستی کۆیە دەبێتە خاوەنی کیتی پشکنینی ڤایرۆسی کۆرۆنا. ئیدارەی شارەکەش ئەم دەستکەوتەی دەزگای مرۆیی مام بەرز دەنرخێنێت. ڕۆژی خۆتان دەزان بەم ڕۆژی هەینی کە دەوام نییە، ئەوان ئامادەیان هەبوو هاتوون کۆمەڵی پێداویستی و خۆپارێزی تەندروستیان هێناوە بۆ شاری کۆیە کە خۆی دەگرێتەوە لە ماسک و دەستکێش و گاون و کۆمەڵی پشکنینی خێرای کۆرۆنا کە بۆ کۆی و تەقتەقیان دابین کردووە دەستخۆشیان لێ دەکەین. کە ئەمڕۆ کەڕەتی دووەمی هاوکاریەکانیان لە پێداویستی خۆپاراستن و هەروە هەندێکیتی پشکنین گەیاندە شاری کۆیە و بۆ هەموو سنووری قەزای کۆیە و هەروەها ئەوان جارێکی دیش کەڕەتێکی تری هاوکاریان گەیاندووە لە دابینکردنی ئامێرێکی هەناسەدان هاوکاریان کردین. لە زمانی ئەو کارانیاندا کۆمەڵێک پێداویستی پزیشکی خۆپارێزیان بۆ شارۆچکەی تەختەق و نەخۆشخانەی گشتی تەختەق دابین کردووە. جگە لەوەش بەڕاستی شتێکی زۆر گرنگتریش دیارزگە لە ئەوەیش ئەوەیە دابینکردنی 500 کیتی پشکنینی خێرای ڤایرۆسی کۆرۆنا بۆ دابین کە بەڕاستی ئەمە سوودێکی زۆری دەوێت بۆ نەخۆشخانەکەمان و بۆ شارەکەمان کە توانین لە ماوەیەکی کورتدا کۆمەڵێک پشکنین بکەین و هەروەها نەتیجەکەشی دەربکەین. دەزگای مرۆیی مام لە سەرەتای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە ڕێگای ستافەکەیەوە توانامرۆیی و تەندروستەکانی خستە گەڕ بۆ تەواوی هەرێمی کوردستان و وڵاتانی دەوروبەر بە ئامانجی ڕزگارکردنی ژیانی مرۆڤایەتی. کاردۆ محەممەد، گەلی کوردستان، کۆیە.